في منتدى الشرق لهذه الدعوة سپاسی میوانداری وإعدادها منتدای شەرقەکەم بەشداری کردن. لا شك أن ما حصل بعد سايكس-بيكو من احتلالات وحروب گومانی تێدا نییە کە لە دوای سایکس-پیکۆ ڕوویدا لە انقلابات و لە خوێن ڕۆشتن و معلوم لدى الجميع. لای هەمووان جێی ما معلوماتن نتج عن سايكس-بيكو وما وراء خلال 100 سنة الماضية ئەوەی کە لە 100 ساڵی ڕابردوو کە لە دەرەنجامی سایکس-پیکۆ ڕوویداوە سمة ظاهرة للأنظمة بۆتە نیشانێکی دیاری هەموو ڕژێمە حکومڕانە ناوچەکەدا هەیە. ووقع جميع الشعوب هەموو گەلەکان کەوتنە متفاوتة وبالأخص الأقليات بە تایبەتی کەمینەکان کەوتنە قۆناغێکی مەترسیدارەوە، الدينية والقومية چێ ئاینی بێ چێ نەتەوەی بێ، التهميش والظلم پەراوێز خران وهضم الحقوق. و مافەکانیان خورا. ومن جراء استبدال الأنظمة لە دەرەنجامی ستەمکاری ڕژێمەکان ونشأت بارودۆخەکە خراپتر بوو، عداوات بۆیە هۆکاری سەرهەڵدانی دوژمنداری من خلال علمانية متطرفة لە ڕێگای ئەلمانێتێکی تونڕە و هەروەها طائفيين. ڕەوتێکی ئاینی تونڕە و هەروەها مەزهەب گەراکان و تایفەگەرەکان الحركات القومية بزوتنەوە ناسیۆنالیزمەکان قامت وبنفس القوة من التمرد بە جۆرێک لە جۆرەکان ومن التشدد، تونڕەویان بەرپا کرد، پێڕەو کرد. وكذلك هەروەها نشأ خلال هذه السنوات 100 لە ماوەی ئەو 100 ساڵی ڕابردووە تونڕەوی ئاینی پێیا بوو وهو کە حالة متكررة طبعا في التاريخ، ولكن حاڵەتێکی دووبارەیە لە مێژوودا العقود کە لە المنصرمة سەدەکانی ڕابردووشدا بە هەمان شێوە هەبووە، تصاعدت وتفاقمت هەروەها سەری هەڵداوە و حركات بزوتنەوەی جۆرا و جۆری لێکەوتێتەوە أولها القاعدة وآخرها داعش. کە یەکێک لەوانە قاعدێ و ماذا يكون الاسم کۆتا الجديد؟ دانەشەن داعشە. لا شك في نظري گومانی تێدا نییە لە ڕوانگەی منەوە کە استبدال الأنظمة كان السبب الأول ستەمکاری هۆکاری سەرەکی سەرهەڵدانی في هذه ئەم جۆرە بزوتنەوە تونڕەوانەیە الحركات العنفية. وعملية تزييف الديمقراطية هەروەها پرۆسەی مظاهر پرۆسی الديمقراطية سەختەکردنی دیموکراسی أيضا كان هۆکارێکی سببا آخر في هۆکارێکی تأييس تری الناس هۆکارێکی تری سەرهەڵدانی ئەم گروپە تونڕەوانەیە و هۆکارێکی تری وردة بێئومێدکردنی خەڵکە و وشعبية. هەروەها بۆی هۆکاری کاردانەوەیکی جەماوەری خلال الربيع العربي إلى بینیمان لە میانی بەهاری عەربیدا کە چندین گرفت و کێشەی و ئاریشەی لێکەوتەوە زاحت تلك الأنظمة وإنما بدلت بعض الوجوه کە بۆیە هۆکاری گۆڕانی هەندێک لە واجهەی ڕژێمە حکومڕانەکانی ناوچەکە أرى أنه وای دەبینم علينا أن نخطو خطوات دەبێ عملية، هەمومان هەنگاوی کردداری بنین وهي الأولى مثل هذه اللقاءات ڕەنگە ئەم جۆرە یەکبینیانە و جۆرە منتەدایانە بۆ وللحالة دیاریکردنی ئەوەی کە ڕووی داوە ولا بد أن نفكر في تضميد الجراح و ئەبێ بیر لەوە بکەینەوە برینەکان ساڕێژکەین الفترة وهذه و المواقف. ئەو برینانی کە لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاشدا ڕوادان لا بد في البداية أن نضمد الجراح ثم نخطو دەبێ خطوات یەکەم جار برینەکان ساڕێژکەن دواتر ئەبێ هەنگاوەکان بنین. مهد. تقدير الظروف، تفهم الواقع، ئەبێ لە واقعی ئێستا تفهم الحالات، تێبگەین لە حاڵەتەکان تێبگەین الأقوام ئەو والأديان، حاڵەتانی کە کەمینەکان کە نەتەوەکان پێگەیشتون ونتخلى دەستبەر أن نتخلى عن الحساسية التقليدية داواکارم کە دەستبەرداری
جۆرێک لە هەستیاری کلاسیکی بین انشطار وهذا إضعاف لقوى البلدان کە جۆرێک لأن البلدان لم کە بیرکەینەوە کە ئەمە بێتە هۆکاری لاوازبووی كما هي. لاوازبوونی دەوڵەتەکان لەبەر دەوڵەتەکان هەروکو خۆیان دەمێننەوە. الخطوة الثانية هەنگاوی دووەم في تصوري بە قەنەعەتی من هو ترويج للحكم اللامركزي الحكم المحلي بایەخدانە بە حکومڕانی لامەرکەزی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەمینانە خۆیان حکمی خۆیان بکەن، هەروەها سیستەمی فیدرالی وەکەوەی کە لە عێراق هەیە. وإن كان الحل جۆرێک لە جۆرەکان کێشەیەکی چارەسەر کرد ئەگەر چارەسەرەکەش تا ئێستا لە ئاستێکی پێویستدانە مناسب للمشكلة بەپی بە ئەندازەی کێشەکە نەبوو يكيف ئەبێت هذا الحل دستوريا ئەبێ ئەم وقانونيا چارەسەرانە لە چوارچەوەی دەستوردا بێ ويطبق في الأدبيات و جێبەجێ بکرێ تعويضا لما وقع سابقا جێبەجێ بکرێت وەکو پەرەبوویەکەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە من الظلم و وێنایەک بۆ داهاتوەیە کە خاڵی بە لە ستەمکاری. وأنا من العراق عێراق نمونەیە و منش لە هەرێمی کوردستانی عێراقم و ئاگدارم لە بارودۆخە. الخطوة الثالثة إصلاح النظام السياسي هەنگاوی سێم چاکسازی لە سیستەمی سیاسی وتمكين دولة المؤسسات وسيادة القانون و بیناکردنی دەوڵەتی مؤسسات و سەروەری یاسا وغيرها من مافی هاوڵاتی بوون شعارات تطبيقها عمليا و ئەو دروشمانی کە پێویستە بە کردداری جێبەجێ بکەین والعمل نحو ديمقراطية حقيقية هەنگاونان بەرە و دیموکراسیەکی ڕاستەقینە ناک دیموکراسیەکی ساختەکاری. هەنگاوی چوارەم دور الدين في حياة المجتمع بایەخدان بە ڕۆڵی ئاین لە دروستکردنەوەی کۆمەلگاکان بالأخص بە تایبەتی لە ڕۆژهەڵات. وكذلك دور الجهل بالدين هەروها الجهل بالدين مشكلة كبيرة لایەنی ئاینی عدم کێشەیەکی گەورەیە الدين وأهمية الدين و نەزانین و بایەخی ئاین الناس لە دروستکردنی ژیانێکی بەختەوەر بۆ مرۆڤەکان گرفتێکی گەورەیە. الإسلام شريعة الإسلام ئاینی ئیسلام واسعة من القيم بەهایەکی زۆری تێدایە والعقائد الثابتة وهناك و یەکێک لەو بیر و باوەڕە نەگۆڕانی کە هەیە تغيرات و بەشێکی زۆری لە گۆڕاوەکانە من الظلم بحق الدين ئەوەستەمکردنە لە ئاین هذه الشريعة الكاملة الواسعة کە ئەم ئاینە گەورەیەم شریعەتە گەورەیە بچووکەینەوە هي ليست الآن موضع تطبيق ئەوەی کە بیکەنە چوارچێوە جێبەجێکردنی ئەوەی کە هەندێک دەگوزارێ الواقع لا يغير إلا بواقعية وها واقع ناگۆڕدرێ ئیلا لە ڕێگای واقع بینیەوە شيء آخر والواقعية هي الطريقة واقعی بوون واقعی بوون ڕێگایکی ڕاستە بۆ گۆڕانکاری قبول الاختلاف الآخر قبولکردنی جیاوازەکانی یەکتر الحرية التآخي التعايش برایەتی الإنسان مافی مرۆڤ هكذا العمل بەم شێوازە إلى مستقبل هەوڵدان بۆ دابینکردنی ئایندەیەک حتى يغيروا ما بأنفسهم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. Thank you very much indeed, Mr. Salahuddin Muhammad Bahadin. زۆر سپاس بۆ مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین Time so beautifully. مینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانی. I hope we can continue to follow now. So let's hand over the floor to our next speaker. We're delighted now to hear from Mr. Burhan Ghaliou. Let's extend a ستا warm دەچینە hand لای قسەکەری دووەم بەڕێز بوریهان غلیۆن. أولا مساء الخير. ئێوارەتان باش. بداية أشكر منظمي هذا سپاسی ئامادەکارانی ئەم منتەدایە دەکەم. واسمحوا لي أيضا بالمناسبة أن ڕێگەم بدەن بەم بۆنەیەوە والحكومة سپاسی جەماوەر و حکوومەتی تورکیا بکەم والعناية والرعاية التي أولوها لملايين السوريين الذين
کە داڵدەدانی ملیۆنەها هاوڵاتی سووریان داوە کە لە دەرەنجامی شەڕ و ناخۆشیەکانی سووریا هاتوونەتە تورکیاوە. دەمەوێ سێ تەوەر لەم کۆڕبەندەیە باس بکەم و سێ پرسیار تەرحەکەم. پرسیار یەکەم القضية السورية لفهم ما يجري في حقيقة وعمق الأزمة في المنطقة العربية. سەبارەت بە حقیقەتی قەیرانی سووریا لە چوارچێوەی ڕژێمی حکومڕانی ناوچەکەدا. پرسیاری دوم ما هي الأعقاب هذا النظام الإقليمي الذي نريد أن نغيره؟ لماذا جەمسەرەکانی ئەم حکومڕانیە هەرێمیە چییە کە دەمان کە دەمانێت چارەسەری بکەن کە تا ئێستا چارەسەر نەکراوە بەردەوامە. کە جۆرێک لە حکومڕانیکی هەرێمی لە دەرەنجامی ڕێکەوتن نامی ساکیسپی هاتوتەکایەوە. پرسیاری سێم هۆکارەکان و میکانیزمەکانی چییە کە بەرەو ئاشتەوایی کۆمەڵایەتی نیشتیمانی هەن بەرێ کە بەداخەوە لە نەبوونی ڕووبارێک لە خوێن ڕۆشتراوە. سەبارەت بە کەیسی سووریا پێم وایە حکومڕانی ئەو جۆرە سیستەمە هەرێمی کە هەیە نەیتوانیوە بە شێوازێکی باش ئەوەی کە دەگوزارێت تەنها ڕنگدانەوەی تونڕەوی ڕژێمی سووریا نییە بەڵکو بەهۆی کۆمەڵێ فاکتەری هەرێمی کە ڕێگەیدا ڕژێمی سووریا بەو شێوازە تونڕەوە بەکاربهێنێ بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی کە دەیان جۆر چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی بەکارهێنا بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی. کەیسی سووریا دەرخستەی کۆمەڵە گرفتی ڕاستەقینەی بوو کە دەبێ بەڕاستی بیر لە چارەسەرکردنی بنەڕەتی بکرێتەوە. ئێمە قەیرانی دەوڵەتمان هەیە لە ناوچەکەدا تا ئەو کاتێک کە دەوڵەتێکە بێ بتوانێت هێزی سەربازی وە چەکی قەدەغەکرا و بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی بەکاربێنێ ئەمە گرفتێکی گەورەیە ئەبێت دەوڵەت لە خزمەتی خەڵکا بێن نەک لە دژی هاوڵاتیەکانی بێ. چۆن دەوڵەت بۆتە کەرەستەیەک بۆ دەمکوتکردنی هاوڵاتیان و بۆستەمکردن لە هاوڵاتیان. بەشێکی زۆری هاوڵاتیان بەشێکی زۆری لە هاوڵاتیان بەشێکی زۆرش لە نوخبەی سیاسی قەناعەتیان بەوە هەیە کە دەوڵەت غائبە لە سووریا. تا چی ئاستەیە کە توانین بڵین کە لە دەوڵەت هەیە دەتوانین بڵین هیچ شەرعێتێکی نێو دەوڵەتی نییە هیچ شەرعێتێک نییە کە ئەوەی کە ویستی نەتەوەیە گرتوەکان بەکاری بهێنێ بەرامبەر دروستی کارە ناوچەکە کە دەوڵەتێک بێ ڕنگدانەوەی شەرعێتی جەماوەری بێ. سیستەمی نێودەوڵەتی کە سەرکەوتوو بوو ئەنجومەنی ئاسایش نەیتوانیوە و نەتەوەیە گرتوەکانش نەیانتوانیوە سەر بەخۆیانە کارەکانیان ڕاپەرن. ئەوەی کە هەیە قەیرانی حکومڕانیەکی هەرێمیە قەیرانی دەوڵەت و قەیرانی هاوڵاتیان لەگەڵ ئەم حکومڕانە ئەستەمکارانە. ئەوەی کە دەری خستووە کە یاسا و منزومەی نێودەوڵەتی نەیتوانیوە جۆرێک لە پەیوەندیەکی باش هەبێت لە نێوان وڵاتانی ڕۆژهەڵات و وڵاتانی ڕۆژاوە. ئەوەی کە لێرە دەگوزارێت لە دەرەوەی شەرعێتی قانونی نێودەوڵەتیە
پرسی سووریا پرسی عێراق پرسی فەڵەستین ئەوەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ڕوو ئەدات الدولي غير معني ولا بە هیچ شێوەیەک نظامی دەوڵی خۆی لێ بەرپرس نازانێ و خۆی لێ تێناگەێنێت هذا جزء من المشكلة. و ئەمەش وای کردووە قەیرانەکە قوڵتر بێتەوە. الثالثة هي الأساس. کێشەی سێهەم ليش وصل النظام؟ کە بە بۆچی سووریا گەیشتە ئەم قۆناغا بۆچی لأنه كان في سايكس تەنها لەبەرەوە نییە کە سایکس پیوکۆ هەیە بەڵکو ناوچەکە التدخلات الأجنبية الدائمة جۆرێک لە زمینە سازی هەبوو بۆ ئەوەی کەەوە هەمیشە دەستێوەردانی هەرێمی و نێودەوڵەتی هەبێ ژەم سەرەکانی ململانێ لە ناوچەکە ماونەتەوە منطقة مقطعة الأوساط ناوچەیەکی پارچە پارچە کراو إلى عمليا سجون وروادع أمام تحول وتنقل السكان بە شێوازێک لە شێوازەکان کە وایان کردووە کە نەتوانراوە هەماهەنگیەکی ليس هناك هەروەها گرفتێکی گەورەتر هەیە کە یاساس بە هیچ شێوەیەک سەروەر نییە بدون أي ضابط ولا أي قانون وأنا هیچ اعتقادي پێوەریەک و هیچ یاسایەک نییە كان و بەقنا وهذا اللي عم نعيشه نحن وواضح انه في استباحه تماما واوەی کە دیارەکە بەڕاستی خوێن ڕشنێکی بەناحەق هەیە کە هیچ پاساوێکی نێودەوڵەتی و نێوخۆشی نییە بالتالي بسرعه شو امكانيه المصالحه؟ چۆن بەرەو ئاشتەوایی بڕۆین النموذج الاوروبي مهم بالتاكيد انه مهم بس النموذج الاوروبي چۆن سوود ببینین لە نمونەی ئەوروپا بعد هزيمه النازيه ئێمە دەزانین نمونەی ئەوروپا بەبێ ئەوەی کە نازیەکان شکستیان هێنا نەتوان ڕ هیچ هەنگاوێک بنێن بەرەو ئاشتەوایی بدايته هزيمه النازيه هل يمكن بەبێ اعاده بناء علاقات اقليميه دەتوانین جارێکی تر پەیوەندی هەرێمی دروستکەین من دون انه بەبێ ئەوەی ڕژێمێکی تونندڕە و لا بچێت استقرار بلاد دەکرێت بڵین جۆرێک لە ئارامی لە ناوچەکەیە بەرپا بێ بەبێ ئەوەی ڕژێمێکی ستەمکار لا بچێت العهد الاقليمي المهم لازم يكون في ئەوەی کە لە ئەو لۆژیکی هەرێمی کە هەیە 4 نقاط انا بعتقد ان چوار خاڵ بێ گرنگە وضع حد للمطامع التوسعيه للجميع ئەبێ لجميع الاطراف ئەبێ سنووردارێکی ئەو پاوانخوازیە بکەین کە ڕژێمەکان هێنە التدخلات الاجنبيه و دەستێوەردانی نێو بیانی و نێودەوڵەتی ڕابگرین واحترام حدود الدول المختلفه و ڕێز لە مافی خەڵک بگرین العلاقات بين الدول بالمعاهدات ڕێکخستنەوەی پەیوەندیەکان لە نێوان الدول دەوڵەتەکان دەبێت بە یاسا ڕێک بخرێنەوە والهيمنه بالمنطقه الشرق الاوسط هەژمن خوازی ساعات ما في اي لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دەیان گرفتی هەرێمی هەیە باطار الجامعه العربيه ولم تقدم اي شيء ڕێکەوتن نامی جامی عربی نەیتوانیوە چارەسەری ئەم گرفتانە بکە اللي هو لا يمكن ان نعود الى گرفتێکی ترەوەیە کە ناکرێ منطقه شرق بالمشرق يعني لە ڕۆژهەڵاتە وامن بدون انه الاعتراف بحقوق الشعوب ناکرێ بەبێ دانپێنان بە مافی گەلەکان هیچ جۆرە ئارامەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتەکایەوە نهايه سياده الانظمه وسياده تحولت الى سياده الانظمه وطغى حاكمين ئەوەی کە گوزەرا ئەوە بوو کە ڕژێمەکان سەروەربوون نەک یاسا و ئەوەش بۆیە هۆکاری ستەمکارێکی زۆر والحكومات والانظمه القائمه کە هۆکاری بۆی هۆکاری سەڵهەدانی قەیرانی ڕژێمەکان و